ڕزان هەر سەبارەت بە هەڕەوشی نێوان یاخود زەنجی نێوان رووسیا و ئۆکرانیا و هاوکاریەکانی وڵاتانی ئەوروپا بۆ ئۆکرانیا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد هەیتۆتی مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان دەکەین بەڕێزیان لە لیڤەرپولی بەریتانیاوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت تا دێت ئەمریکا و وڵاتانی ئەوروپا کۆنگرە دەبەستن کۆنفرانس دەبەستن هاوکاری بۆ ئۆکرانیا کۆ دەکەنەوە و بە بڕی ملیارها دۆلار چەکی پێدەدەن و ئەمە وا دەکات کە جەنگ هەر بەردەوام بێت یاخود مانایەکی دیکە هەیە لای تۆ؟ بله زۆر سپاس بێگومان یعنی ئەو کۆنفرانسە ئێستا لە لەندەنیش بەتەبەت دینی هەروش بەردەوام بوو وازان کۆنفرانسکە لە ژێرناوی یوکرین ریکۆڤری کۆنفرانس بوو یعنی زیاتر بۆ ئەوە بوو کە چۆن بتوانن لە ڕووی دارایی یارمەتی ئوکرانیا بدەن بۆ ئەی دووبارە ئوکرانیا بنیاد بنرێتەوە هەرچەندە ئەمە استراتیجەتێکی درێژخایەنە مەبەستیان ئەوە نییە بۆ ساڵێک و دو ساڵ بیت بەڵکو پروژەیەکی درێژخایەنە و زۆر مەسیجی تێدایە مەسیجی یەکەم ئەوەیە کە پابندبوونی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپیا بۆ ماوەیەکی درێژخایەن بۆ ئەوەی یارمەتی ئوکرانیا بدەن بە تایبەت لە ڕووی ئابووری و دروستکردنی ژێرخانی ئابووری یوکرانیا یعنی بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بە تایبەت بانکی جیهانی ضرر و زیانی یوکرانیا حتی ئێستا نزیکەی 400 میلیارد دلارە کە چون بتوانێت ئەو 400 میلیارد دلار یعنی بۆ ئەوەی دووبارە یوکرانیا ئابادان بکرێت لەبەر ئەمە پارەیەکی یەکجار زۆرە کەواتە مەبەستی یەکەم ئەوەیە بۆ ئەوەی بتوانن لە ماوەیەکی درێژخایەندا لە ئێستاوە دەستی پێ بکەن لە ماوەیەکی درێژخایەن لە ڕووی ئابووری لە ڕووی بنیای تەحتی لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی ئابووری یعنی بنیای تەحتی زیاتر بتوان یارمەتی ئوکرانیا بدەن بەڵام مەسیجێکی تری گرنگی هەیە مەسیجی تر ئەوەیە کە ئێمە ئەزانین لە دوای شەڕی دوایمی جیهانی ئەگەر بیرتان بێتن لە پروژەیەک هەبوو بە ناوی پروژەی مارشال لە ساڵی 1948 ڕاگەیەنرا بە یارمەتی ئەمریکا بۆ دەوڵەتانی ئەوروپای شەرقی ئەو کات یەکێک لە ئامانجە گەورەکانەوە بوو بۆ ئەوەی چۆن بتوانن احتوای رووسیا بکەن و کارگەی رووسیا لە ئەوروپای شەرقی لاواز بکەن بە تایبەتیش ئەمەش هاوشێوەی پروژەی مارشالە یعنی هەرچەندە دەستپێکە ئەمە دواوی کۆنفرانسە جوڵی پێشوولاتسووی بوابزانم بەسترا بەڵام ئەوە دەستپێکێکە بوو پروژەیەکی هاوشێوەی پروژەی مارشال لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازی یارمەتی ئوکرانیا بدەن بۆ ئەوەی بتوانێت لەو شەڕە بەسەرکەوت دەرباز ببیتن بە تایبەتیش ئوکرانیا سەر دەکەوێت دەتوانێت بەسەر رووسیادا سەر بکەوێت رووسیا لی دەگەڕێ هەروە بە ئاسانی تێپەڕێت جا بێگومان ئەوە پرسیارێکی زۆر گرنگە ئایا ئوکرانیا دەتوانێت سەرکەوتن بەدەست بینیت یانە یعنی ئەگەر چاودێری پێشهاتە سیاسەکان بە تایبەت سەربازیەکانیش بکەی لە ئوکرانیا ئێستا ئەوە دوامین هێرشی دژە هێرشە دەستی پێکرد لە ئوکرانیا ئەوەی مای 2 هەفتەیە یعنی لە سپتەمبەری مانگی ڕابردوش ساڵی ڕابردوش ئەگەر بیرتان بدن هێرشەکە دەستی پێکردبوو بەڵام هێرشی دوام ئێستا دەستی پێکرد بەڵام هێرشە جیازەیەکی زۆری هەیە جیازێکی ئەوەیە کە ئوکرانیا لە پێگەیەکی زۆر باشدا چەکێک جار زۆری بەدەستگەشتووە بە تایبەتیش تانکی ئابرامزی ئەمریکی لە بەردەستە تانکی هەر پێشکەوتووی ئەوروپا چەکی هەر پێشکەوتووی بریتانیا پێدراوە لەبەر ئەمە وا دەگەێت پێگەی ئوکرانیا بە تایبەت لەم دژایرەچێک ئێستا دەست پێکرد هەرچەندە پروگرێسێکی باشی نەبووە یعنی زۆر پێشکەوتنی باشی بەدەست نەهێنا بەڵام لە هەمان کاتدا دژایرەچێکە بەردەوامە بۆ ئامانجی ئوکرانیا و دەوڵەتانی ئەوروپی و ئەمریکاش ئەوەیە بتوانن بەشێکی زۆری خاکی ئوکرانیا ڕزگار بکەن بۆ ئەوەی بشێن لەو ڕێگە هەم پێگەی ئوکرانیا بەهێز بکەن و هەمیش بتوانن لە پێگەیەکی بەهێز مناقشەی خودانووساندن لەگەڵ ڤلادیمیر پوتین بکەن یا رووسیا بکەن بە کوتای بەشەرەکە بینیت بەڵام ئایا دەتوانێت ئەو دژایرەشەی ئەوەی ئێستا باشە دکتۆر لەلایەک هەوڵی دانوستان دەدرێت بۆی کۆتایی بە شەڕ بهێنرێت لەلایەکی دیکە هاوکاری ئۆکرانیا دەدرێت کە شەڕ بەردەوام بێت کەواتە پرسیارەکەم هەیە هەڵوێستی رووسیا لە بەرامبەر ئەم هاوکاریانی وڵاتانی ئەوروپا بۆ ئۆکرانیا چییە؟ حتی ئێستا ئەوەی دەبینی یعنی مەبەستی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپی با سەرەتا باسییان کە مەبەستیان چییە لە یارمەتیدانی ئوکرانیا مەبەستیان ئەوەیە کە پێگەی ئوکرانیا زۆر بەهێز بکەن لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیشەوە کە تو لە ڕووی سەربازی بەهێز بووی بتوانێت ڕوبەڕووی هێرشەکانی تورکیا ببینی ئێستا هێرشەکانی رووسیا وەستاون نەکرد وەستاون ئێستا ئوکرانیا لە حالەتی هێرش بەردەدایە و بە تایبەتیش کار سەیری پێ دوای سەحاری ئوکرانیا باشترە لە رووسیا لە ڕووی سەربازیەوە ئێستا سیاست یا استراتیجەتی رووسیا تاڕادای لە حالەتی بەرگری سەبارەت بە هەڕەشەکە باشە ئەی سەبارەت بە هەڕەشەکانی کرملین یاخود رووسیا ئەگەر حاڵەتێکی بۆ پێش بێت ڕەنگە چەکی ئەتۆم بەکاربێنێت ئەوە چی فعلەن دەتوانێت چەکی ئەتۆم بەکاربێنێت
ئێستا ئەوەی دەبینڕێتن رووسیا ئەگەر چاودێری پێشهاتە سیاسەکانیشتان کردبیت هەفتەی پێش و وەردێکی ئەفریقا لە کیێڤ بوو و دانوستاندنیا لەگەل زلنسکی کرد و پێیان بوو دەهەڵ بدرێت پرۆسەی ئاشتی دەست پێ بکات و رووسیاش ئامادە بوو ئامادەی خۆی دەربڕی کە ئامادەیە پرۆسەی ئاشتی لەگەل ئوکراینیا دەست پێ بکات بەڵام بە مەرجێک يعني او هەرێمانەی کە ئێستا لە ژێردەستی رووسیادان وەکو بەشێک لە ینی نەچنە ژێردەستی کیێڤ دەستبەرداری بێت بەڵام زلنسکی بە هەموو شێک ئەوانەی ڕەت کردەوە لەبەرامەش ئەو دژایرەشەی کە دەست پێکرا بوو کردنەوەی ئەو ناوچانەیە کەواتە دەتوانین بڵێن لە ئێستادا رووسیا لە حاڵەتی دیفاع لە هێرشی هێرشیم نییە لە حاڵەتی هجوومدا نییە لەو حاڵەتەدا بتوانانی سەنگەرەکانی بەهێز بکات ئەو ناوچانەی کۆنتڕۆل کردەیە بپارێزی بەڵام ئایا دەتوانێت ئەو دژایرەشەی ئێستا و هەوڵێکی تریش هەیە یعنی باس لەوە دەکرێت لەوانە لە ئەندایەکی زۆر نێزیکدا فروکەی F-16 بە هێزی ئوکرانیا بدێ بە تایبەت لە ڕووی هەواییەوە بۆ بتوان زیاتر ئەو هێرشانە تۆنتر بکەن بشێتە چەکی خۆی ڕزگار بکەن ئایا رووسیا دەتوانێت چەکی ئەتۆمی بەکاربێنێت یانە بێگومان ئەو باسە زۆر باس کراوە لە بنەوەندە جیهانیەکان لە ناوەندی ئەکادمی و زەحمەتەژی بە چنین زۆر زەحمەتە لە پێشووشدا یعنی ڕاتاک هەوڵها بۆ رووسیا ئەو کارە بکاتن بە شتێکی سنووردار بەڵام ئەمریکا هشدارێکی توندی پێدا بوو ئەگەر بێت هێرشە بکات لەوانە ئەمریکاش بەش ینی لە چارچاوی لە هێزەکانی رووسیا بدە لەبەرەمە زەحمەتە من پێم وایە بەکارهێنانی چەکی ئەتۆمی زۆر زەحمەتە و رووسیاش خۆی ئاماژەی پێیە کرد تەنیا لە یەک حالەت بەکاردین کە هێرشە لە ساڵ قسەی نەتەی واخۆکی رووسیا دروست ببێت و حتا ئێستاش ئەو هێرشە نییە. بەڵێ ڕێز دکتۆر نەوزاد هەیتۆتی مامۆستای پەیوەندیدارانی دەوڵەتەکان لە لیڤەرپولی بەریتانیاەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی دکتۆر سپاس.